من ڕێژوان دیاریم دەرچێکی دانەمەزراوم چەند ساڵێکە بە خوێندنم تەواو کردووە ئەمە یەکەم ئەزمموی کارکردن ماواتە لە دوای تاواکردنی خوێندنەوە هیچ کارێکم نەکردووە بیرۆکەم کارە لەگەڵ خانمێکی تر مامۆستا کەلسوم بڕیارمان ناکە بەرهەمێک دروستکەین کە بەرهەمی تاو خۆماڵی کوردی بێت بۆیە هەستاین بە دروستکردنی قاوەی قەزوانی کوردی کە تاوا سروشتی و دوور لە مەوادی حافیزەیە ماوەی تقریبان ساڵێک ئەبێت ئێمە ئەم کارە کەین بەڵام بە شێوەی ئۆنلاین ئیشەکانمان کردووە پاشان حەزمان کرد پەرەی پێبین هەستاین مۆڵەتی تەندروستی وەزارەتی تەندروستیمان بۆ دەرکردو پاشان قاوەخانەیەکیشمان کردەوە لە ئێستا سەردانیکەرمان هەیە و هەم لە ڕێگەی سۆشیال میدیاکانیشمانەوە کارەکەین. ئەمە قەزوانە سروشتەکەی شاخەکانی کوردستانە ئێمە وەکوتم کارێکەکەین کە تەواو خۆماڵی بێ مەبەستمانە هەدەفمانە کە کارێک بکەین کە بەرهەمێک دروستکەین کە تەواو سروشتی بێت و دوور لە مەوادی حافیزە بێت لە سەرەتایە ئێمە بەم جۆرە کە بیرۆکەی کارەکەمان بۆ دروست بوو بەم جۆرە قەزوانەکەمانە هێنا و بە شێوەی کوردەواری ئەمان کردنەوە ئەوان دەستکەوانەوە و ئەمان کوتی و قاوەکەمان لێ دروست دەکرد بەڵام هێواش دوایەوەی کە وتم پەرەمان بە کارەکەماننا دەستگامان هێنا و لە ئێستا بە دەستگا کارەکەمانەکەین. ئامانجمان ئەوەیە کە ئێستا بڵێن من خۆم کە خوێندنم تەواو کردووە لێرە کارەکەم وەکو هەلێکی کارە بۆ من و داهاتووشا پەرەمان بە کارەکەیات چەند گەنجێکی تر بێنە ناو کارەکە و لەگەڵ بەرهەمە خۆماڵەکانە کارەکەین. تایبەتمەندی قاوەی قەزوانی کوردی ئەوەیە کە تاوا سروشتیە قاوەکە لە قەزوانی کوردی شاخەکانی کوردستان دروستەکەین و کە هیچ مەوادێکی کیمیایی تری تێکەڵ ناکرێت.